گەنج دەکەینەوە گەنج بەس نابژنی دوم بینیتن. بەڵێ بەنای خۆی گەورە و میهرەبان ئەوڕۆ لە ئەو نەخۆشە قەڵەومان هەبوو لە نەخۆشخانەی میهرەبانی کە قەڵەویەکی نوعی سێی هەبوو چونکە BMI-یەکەی واتە بارستەی قەڵەویەکەی 47 بوو وەزنەکەشی 150 کیلۆگرام بوو. ئەوجا هەستاین الحەمدوللا بە ئەنجامدانی شتەرگەیەکی سەرکەوتوو لە نەخۆشخانەی میهرەبانی تیمی بڕینی گەدا لەگەڵ کاک تۆرلێر و کاک هیمدادی زۆر بەڕێز و تیمی بڕینی گەدا بەردەوامین کە ئەوە جۆری بڕینی گەدەکەیە کە گەدەکە کە دەردەکەین بەو جۆرە دەری دەکەین دەبی وەکو ئەو هاوکو مۆز بێت کە دەردێت بە کە دێتە دەرێ دواتر ئەو مەعیدەیە ئەمە ئەو CO2 تێدەکەین بۆی بزانین حەجمی بڕینەکە چەندە و ئیشیەکەمان بە جوانی هاتیانە و دواتی فحسێکیش تەمەن ناو عەمەلیاتەکە فحسی مەعیدەکە دەکەین ئەو بەشی کەمایە والحەمدولله ئیشەکەیمان بەسەرکەوتوو کرد. نەخۆشەکە زەختی هەبوو زەختێکی زۆری هەبوو و پاشەوە ئینشاڵڵا کە وەزنی دابەزی حتمەن زەختەکەش ئینشاڵڵا کۆنتڕۆڵ دەبی و بەردەوامین لە ئەنجامدەکەن دەرێن ئەو مەعیدەیە کوی دێتە دەرێن ئەو کون کچکۆکەی ئابزان ئەو فێرەکەی کەشف دەکەین گوتمان بە ئەو فێرەی کەشف بکەین ئەو سەرمێنەش نەمینێتن ئەوە لە دەری ئەوە لە گەورە دەکەین ئەوە هەوای تێ دەکەین بە هەوای پڕ دەبیتەوە خۆی دیتان کچکۆکە بۆ لێوکانە بەکوونە چی دێتە دەرێ ڕای دەچێشی دێتە دەرێ ئەو جێستا ئەوە لە دەرێ ئەوە هی مام حاجە چییە عمری نزیکەی 6 ساڵە دوایە کە باش قسەتان لەبە بکاتن کە عەمەلیاتەکەی زۆر قورس و گەورە بوو ئەوە ئێستا کە 3 کفتەی لە کۆر بوو بە معدەلی ئەوە جێ 4 کفتەی دەبیتەوە ئەو موعیدەیە بزانە ئەوە ئێستاکە ئەوەی کە هاتە دەرێش هەوای نادە نەک ئەوەی کە لە ژۆرەیە لێیەکە مێرەبانی لە بۆمانەوەی دروستکرایە مێرەبانی ئیشەکانی هەمووی بە جوانی دەکرێتن تەمەشاکە ئەوە 1 کفتە 2 کفتە 3 کفتە 4 کفتە لێمان کردەوە ئەو زەمام حاجیش گەنج دەکەینەوە گەنج بەس نابژنی دوم بینیتن. زۆر سوپاس دەست ناخۆش دەستخوا. میهرەبانی دڵسۆزی و لێزانی